داواکاریکەمان معاشمان نادەنێ ئەوە هیچ کەنی وەڵە کارەکە دەوری سێ مانگەدا کاکەڵ ناس بێتە هیچ دیارە ئەرێ وەڵە بۆ جوانەیەکی کاکە نەوەڵە ئیسپەندی نەکوە هەتا ئێوارە بەیانێت دەبێت ساعت 6 دەپەڕی ئیش دەکەین بۆ ژای ماڵمداژە نەبێت سکویت هەرێ بەکوی کاکە ئێمە ئەوە 2 مانگ و 23 ڕۆژە مەعاشمان وەرنەگرتووە دیار نییە نە ئەو کۆمپانیا نوێ دەکرێتەوە دیاریش نییە بڵێن بڕۆنەوە ماڵێت تەوا ئیشمان پێ نەما وەڵڵی زۆر قورسە ئەرێ وەڵا بە 3 مانگ جارێک 300,000 بەچی ڕادەگەیت هەموو لێکدی وەزعیان خراپترە هەموو لە کرێخانی دانە ساحب ماڵ و منداڵ و عایلەیە داواکارینەوەی معاش لە کاتی خۆیدا بدرێ 2 مانگ 28 ڕۆژ 23 ڕۆژ ئەوە وەرنەگرتووە داوا کە معاش لە کاتی خۆیدا بدرێ ئیزازەش نادەن هەڕەشە لێ دەکەن دەڵێ دەگەوە دوور دەخەونەوە